گفتوگۆ دەکەین لەبارەی کارنامەی ئەم حکوومەتەوە ئەم کابینە نوێەوە کارنامەکەی چییە؟ دەوێت چی بکە بۆ خەڵکی ئەڵمانیا؟ ئەڵمانیا وڵاتێکی کاریگەرە، کاریگەری دەبێت لەسەر تەواوی ئەوروپا و لەسەر هەرێمی کوردستانیش بێگومان، چون کە ژمارەیەکی زۆر لە کوردانمان لە ئەو وڵاتە دەژین. گفتوگوێم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ خاتوو ڤانیسا ڕەشید، ئەندامی شارەوانی شاری میونشن، ئەندامی پارتی سەوزی ئەڵمانیا. خاتوو ڤانیسا، سڵاوت لێ بێم، کاتت باش. پێمان بڵێ ئەم کابینەیە بۆ دەنگی پێویستی بەدەست نێنا بە بڕوای تۆ؟ سڵاو دەبێ کاگڕەنکۆ. ئەمەی ئێستا ئیمڕۆ بینیمان لە شەژمان ڕێک دوای ئەو ڕۆژەیە حکوومەتی پێشوو هەڵەشێرا لە مێژووە قەت وانە بووە. لە مێژووی ئەڵمانیا ئەمە ڕوونە هاتبووە کە سەرۆکوەزیران دەنگی پێنەیرێ لە پەڵەمەنا، 18 دەنگی کەمتر هەبوو. فراکسیۆنی سۆشیال دموکراتەکان و ئونیۆن چێس و مەسیحەکان بەیەکۆ 328 دەنگیان هەیە، بەڵام بەس 310 دەنگی وەرگرت، 316 ئەویست. ئەمە بۆچی ڕوو هاتووە چەند سەوتێک لە چەند هەڕۆژێک ئەیڵێن بەشکم ئەم شتە ڕوو بێت، بەڵام قەت باوەڕمان ناکرد دروست دەبێت، چونکە زۆر گرنگە ئەڵمانیا حکوومەتێک دابش بکرێت کە بتوانێت ئیش بکات. ئەڵمانیا لە دنیاە و لە ئەوروپایە ڕۆڵێکی زۆر گرنگە بینێ، بە تایبەت لە ڕێی تیجارەشەوە. هەموو وڵاتەکانی تر سەیری ئیمڕۆ ئەڵمانیاکەن و ئەمە بەڕاستی باوەڕمان ناکردوا ڕوو بێت. باشە خاتوو ڤانیسا، یعنی چاوەڕوان نەکراوە بوو متمانە نەدان بە کابینەکە بە نسبەت ئەڵمانیەکانەوە. پێ دوایە چی بوو وای کرد کە 18 دەنگ کەمتر لەو دەنگانی کە پێویستە بۆی کە کابینەکە متمانە وەرگێ دەنگی کەمتری بەدەستهێنا؟ یعنی بە بڕوای تۆ پێشتر حسابوی ئەمە نەکرابوو؟ حسابی کرابوو لە لایەنێکەوە کە چەند ئەندامێکی بە تایبەت مەسیحەکانیش CDU-CSU کە حیزبی فریدریک میاتزا ئافویان نەکرد کە چەند هەفتە لەمەوە پێش لە ماڵی 1 و 2 لەگەڵ حیزبی ڕاستڕەوەکان AfD بێکەوە یاسایەکیان دەنگیان نا بە یاسایەک کە تۆنوتیژی دژی پەنابەرە و ئاوارەکان بن، کۆچبەران بن. ئەمە تابوویەک بوو، سنوورێک بوو، نا ئەبوایە بڕایە بەسەریا. ئەمە لە ناو فراکسیۆنی ئونیۆنا چەند پاڵەمەنتارێک لە عاجز بوو لە فریدریک میاتز لەو کاتەوە، و لە فراکسیۆنی سۆشیال دموکراتەکانیشە کە حیزبی ڕاوێژکاری پێشوو ئۆلاف شۆڵزە چەند پاڵەمەنتارێکیش ئافوی فریدریک میاتز ناکەن و کاتی خۆشی ئەیان وت فریدریک میاتز نابێ ببێ بە کاندیدی کانسلەرمان. تازان پیاوەستە بوو بە کاندیدی کانسلەر و ئونیۆن و سۆشیال دموکرات کۆالیسیۆنێکیان کردووە، گرێبەستەکیان تاو کردووە، هەڵناوی ئەوەشیان هێناوە کە ئەندامی حیزبەکانیان ئۆکێکیان بن بە ئەم گرێبەستە. اینجا ئەم ڕۆژەی ئیمڕۆ موعیدی ئەم ڕۆژەی ئیمڕۆدا نزرا، بەڵام باشە وا دیارە چەند پاڵەمەنتارێک هێشتا عاجزن لێ. خاتوو ڤانیسا، یعنی ئەم کابینەیە ڕای خراپی هەیە بەرامبەر بە کۆچبەران و توندە بەرامبەر بە کۆچبەران. ئەمە کاریگەر بوو بۆی کە هەندێک لە پەرلەمانتارەکان متمانی خۆیان نەدەن بە کابینەکە. بە بڕوای تۆ هەیە؟ ئەمە یەکێکە لەو خاڵانە بەڵێ، چونکە حیزبەکانی تر بە گرونە و بە چەپەکانیشەوە، بە حیزبی سەوز و چەپەکانیشەوە و سۆشیال دموکراتەکان خۆشیان باوەڕیان بەوەیە کە ئەم وڵاتە بێگانەمان ئەوەیە، کارمەندمان ئەوەیە، نابێوە توموتیش بین لەگەڵیانە. یەکەم. دومینی فریدریک میاتز چەند وعدێکی یاوە کاتی حەملە ئینتیخابیە کە بە نمونە زەریبە بەرز نابێت و ئەڵمانیا پارەی تازە بە قەرز داوا ناکات. ئێستا یەکەم شت پێشەوەی بووبێ بە ڕاوێژکاریش دەنگی پێبیرێ لەگەڵ حکوومەتی پێشووە و فراکسیۆنەکانی حکوومەتی پێشووە بە دەنگی ئەوانەوە داوای ئەوەی کرد کە ئەڵمانیا قەرزێکی زۆر گەورە 500 میلیارد ئۆیرۆ قەرزەکات. ئەمە چەند کەسێک باوەڕی بەوەیان نیە کە
فریدریخ مێرس بتوانێت کانسەر ڕاوێژکارێکی بەقۆت بێ و کە لە ناو حیزبەکەی خۆشیان ناتوانێت خەڵکەکان ڕاوێژکاری ئەوانیش بێ. باشە. لە کارنامەی ئەم کابینەیەدا بەنی هیچ خاڵێکی جۆوەری تێدا بوو بۆ ئابووری ئەڵمانیا بۆ هەلیکار، ینی چی تێدا بوو، چ شتێکی گرنگی تێدا بوو؟ فریدریخ مێرس خۆی وەکو پیاوێکی تیجاریە بینێ، پیاوێکە لە تیجارەتەوە هاتووە، چەند کەسێکیش ئەڵێ ئەم هێشتا زانیاری و تەجروبەی نییە لە حکوومەتە، وەزیر نەبوو پێش ئەوە، ڕاستە پەڵەمەنتار بوو کاتی خۆی، بەڵام تۆ زانیاری نییە لە ئەو پۆزیسیۆنەیە، بەڵام ڕێکلامی بەوا کرد ئەڵێ تیجارەت و ئابووری ئەڵمانیا بباتە پێشەوە. لەم گرێبەستی کۆلیسیۆنەیە چی و چیتیا یەکێک لەو خاڵانەیە کە دیجیتالیزیڕۆنگ، یعنی ئەڵمانیا لە ڕێی دیجیتالەوە بچێتە پێشەوە، تەکنۆلۆژی بچێتە پێشەوە، پارێکی زۆر بکرێتە ناو ئەوە، باجەتێکی زۆر بەوە بەکاربێنێ، وەزارەتێکی تازەی دیجیتال دروست کراوە. لەگەڵ ئەوەشە ئەیانوێ چەند ئینڤستێکی بۆ تیجارەتی ئەڵمانیا بکەن، ستارتئاپەکان پشتگیری ستارتئاپ بکەن، ستارتئاپەکان بتوانن داوای پارە لە حکوومەت وەرگرن. ئەمانە چەند خاڵێک لە ڕێی تیجارە ئێوە ئەڵمانیا بباتە پێشەوە، بەڵام بەم هەڵبژاردنەی ئیمڕۆ کە دەنگی پێنەگیرە ئاکسیەکانی ئەڵمانیا و کۆمپانیەکانی کە لە ئەڵمانیا لە بێوەزە ئاکسییانیان هەیە هەمویان ئێستا دابەزین. باشە، چی دەکەن؟ ینی یاسای وڵاتەکە چی دەڵێ؟ کەی دادەنیشنەوە پەرلەمان بۆی کە متمانە ببەخشێتەوە بەم کابینەیە، یان ئایا کابینەکە گۆڕانکاری دەکا؟ چی دەبێت لەوێ لە نێو ئەڵمانیادا قسەی چی دەکەنەوەی کە متابعات کردو ئەم ساعتە دوای دەنگنەدانەکە؟ حالیان ئێستا لە حکوومەتە لە پەڵەمەنە فراکسیۆنەکان بەیەک و دانیشت و قساکەن. دەستوری ئەڵمانیا لەم حاڵەیە سێ حاڵی هەیە. ئەمە حاڵی یەکەم بوو لە پاراگرافی 63 دەستوری ئەڵمانیا نووسراوە، لە حاڵ یەکەمە بوندسکانسلە کە شتاینمایە سەرۆکۆماری ئەڵمانیا ئەبێ بڵێت کێ کاندیدی ڕاوێژکارە. ئەمە ئیمڕۆ ئەو حاڵەمان هەبوو، ئەو کاندیدا ئەبێ 51% بێنێ نەیهێنا. حاڵی دووە لە ماوەی 14 ڕۆژە ئەبێ کۆبوونەوەی تازە هەبێ و هەڵبژاردنێکی تازە هەبێ. لە حاڵی دووەمە بەس سەرۆکۆمار ئەم پێشنیارەکە ناکە، لە ناو پاڵەمانەکە هەموو پاڵەمەنتارەکانە توانن پێشنیاری یەکێکان بۆ ڕاوێژکاری ئەڵمانیا، بۆ سەرۆکوەزیرانی ئەڵمانیا. ئەمە تایبەتە ئەگەر ئەو لە باشە دەنگی لێریا 51% ناوێت، لێریا بەس زیاترین دەنگی کاندیدەکانی ئەوێت لەم حاڵی کۆمەیە. و ئەگەر ئەوەی لە بێشە هەڵ نەبژێرێ، حاڵی سێمی فازی سێمیش هەیە. لەم فازی سێمەیە هەم دیسان هەموو، بەڵام دوو هەفتە نابێ هەندیستا ڕێبەر ڕێک ڕۆژی دوای ئەوە هەڵبژاردن هەبێ. ئەگەر لەوێشە دەنگی وەرنەگرت و دەنگی نەیرە ئەبێ هەڵبژاردننی تازە هەبێ. یانی ئەگەر دوو جاری تر کە خرایە دەنگدانەوە ئەگەر دەنگی پێویستی بەدەست نێنە ئەبێ هەڵبژاردن بکرێتەوە، یانەوەی کە کەسێکی تر ڕادەسپێرێ بۆی کە کابینەکە تەشکیل بکە. ئێستا بە نمونە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و حیزبی سەوز ئافت ڕاستەوەکان ئەوانە دەتوانن لە هەڵبژاردننی داهاتووە ئێستاگە سپینێ بێ دوو سپی بێ لەم دوو هەفتەی داهاتووە ئەوانش کاندیدی خۆیان کاندید بکەن. باشە. خاتو ڤانیسا، ئێوە پێتان خۆش بوو کە کابینەکە متمانەی وەرنەگرت لەبەرەوەی ڕکابەرتان بوون، لەو ڕۆ پێتان خۆش بوو، بەڵام بۆ ئەڵمانیا هەندێک کێشە دروست دەکا هەڵبەتە. جارێ ڕای خۆتم پێ بڵێ پێت خۆش بوو؟ لە ڕێی ئەوەوە کە من حیزبی سەوز بوو و هەموو ئەندامەکانی حیزبی سەوزش لە پەڵەمەنە دەنگیان نەیە بە فریدریخ مێرس ئیمڕۆ، منیش بوومە دەنگم پێنا ئەیە، بەڵام فریدریخ مێرس ئەبێ بتوانێت فراکسیۆنی خۆی و فراکسیۆنی سۆشیال دموکراتەکان بکاتە ریزەوە بەڕاست. ئەگەر ئەوە نەتوانێت، یعنی ئەم کابرایە ناتوانێت ببێ بە ڕاوێژکارێکی بەقۆت بۆ ئەڵمانیا. بەڕاستی ئەمە
ئێستا کێشێکی زۆر گەورەیە لە ئەڵمانیایە چکە هەموو دنیا سەیری ئەڵمانیاکە و ئەڵمانیا ژڕۆڵێکی گەورە بینە لە دنیاە پڵەیەکی گەورەیە لە ڕێی تیجارەوە لە ئەوروپای لەگەڵ فەڕەنسا بە قۆترین قۆتە لە ئەوروپای یعنی ئەڵمانیا ئاوا بە قۆت نەبێ خراپە بەڕاستی لە ڕێی ئەوەوە لە ڕێی ئەوەی تریشیانەوە کە فریدریک مێرس زۆر کەسێکی خراپە بەڕەئی من بۆ ئەڵمانیا بۆ ژینگە بۆ تیجاری ئەڵمانیا بۆ پەنابەران بۆ کەسانی کە مەعاشیان کەمە بۆ خوێندکار بۆ دایکان کەم بە تەنیا مناڵەکانی گەوراکەن چونکە پارۆشتی هەمووی کەم کردوتۆ لەمانە لە ڕێی سوسیال و زۆر کەسێکی خراپە. هاتووانیسا ئەمە تۆ وەکو ڕکابەرێکی حەزبەکەی ئەوان ینی دەڵێ بۆ هەژارەکانەوانەی موچیان کەمە خراپە بۆ ژینگە خراپە بۆ ینی ڕاستە مە ڕەنگە وەکو ڕکابەرێک بیڵێ ئەی کە ئەو دەنگە زۆرەی بەدەستهێناوە لەسەر چ بنەمایەک دەنگیان پێداوە؟ دەنگێکی زۆری نەهێناوە بینە سەر حقیقت کەمترین دەنگی هێناوە کە مەسیحەکان لە مێژووە هەیەە ئەم هەڵبژارنێستا و بە 30% زۆر کەمە بە هزار حاڵ لەگەڵ سۆشیال دموکراتەکان توانیانە ئەم کۆالیسیۆنە بکەن چونکە هیچ حیزبێکی تر بە ژمارەکان نەیانەتوانی ببێ بە کۆالیسیۆنێک بە حیزبی چەپەکان و حیزبی سۆشیال دموکراتەکانیش بێکەوە دەنگیان نییە زیاتر بێ لە پەڵەمەنە ئەوە بەس ئەم شێوازە کۆالیسیۆنە حلبوویان لەگەڵ ڕاستڕەوەکان کە ئایFT کە لە پێرەوە فەفاسنشوتس وتیانە کە ئەم حیزبە بە تەواتی ڕاستەوە ناتوانیت لەگەڵ یانە ئیش بکەیت لەبەر ئەوە بەڕاستی پێمان خۆشە کە ئاوا هاتووە بەڵام پێشیشم ناخۆشە چونکە بۆ ئەڵمانیا ئەمە خراپە. بۆ کورد چۆنە لە کارنامەکەیە هیچ شتێکی هەبوو بۆ کۆچبەران بەگشتی وە لە نێو کۆچبەرانیشدا بێگومان بۆ کوردێکی زۆر لە ئەڵمانیان لێرە دوو جواب هەیە یەکەمیان بۆ کۆچبەران بەگشتی خراپە چونکە ئەمەمان ئەیانەوێستا قەراریشیان ناوە هون و تیشتر بن ئەمە لە ڕێکلامیشی کرد و پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنش لە کۆالیسیۆنەکەس لە گرێبەستەکان نووسراوە کە نایەڵن پەنابەران کە بڵین لە شەنگنە لە ئیتالیا کەم جار پەنجەمۆریان کرد زۆر بە تۆن و تیژی بە دوای ئەو کیسانن و خەڵکەکە ئەنێرنەوە. حاڵێکی تر ئەوەی ئەوانەی کە زوبسی دێرەشوتیان هەیە بە نمونە سووریەکان یان ئەفغانیەکان بە تاکو 2 ساڵ بۆیانی عیلەکانیان ڕاکێشن لەگەڵەوەشە ئەوانەی کە بۆیانێ لێرە بمێنن و ئیقامە وەرناگرن ئەیانوێ بینێرنەوە بە نمونە کوردەکان کوردستان لە لیستی وەزارەتی خارجی ئەڵمانیایە لە وڵاتەکانە کە ئازادە یا ئەگە ئازادە یا خەڵکەکانی کوردستان بۆیانێ داوای ئەزیل بکەن لای ئێمە کە کەیسەکانیان ڕەفزەکرێ 5 ساڵە 10 ساڵە ئەو خەڵکە هەر لێرەیە ئیشەکە زەڕیبە ئەیە زمانەکەی فێر بۆ مناڵیان لێرە لە دایک بوون مناڵەکانیان ئەچن بۆ مەکتەب ئەم شتانە ناخوات بۆ ئەم حکومەتە تازەیە ئەڵێن ئێوە لە ڕێی وەرەقەوە لە ڕێی یاساوە بۆتانە لێرە بمێنن 10 ساڵە لێرن کەیفی خۆتانە ئەتان نێرینەوە. هاتووانیسا یعنی لەوێ بڕۆی لەوێ بی چەند ساڵ لەوێ بی مناڵت ببێ لەوێ زەواج بکەی لەوێ مناڵە بچێتە بەرخێندن ئەڵێ بێ بڕۆنەوە ئەگەر زەواجە نەکەی بە ئەڵمانیەک بەڵێ بەس ئەگەر زەواج لەگەڵ ئەڵمانیە کردبێ ئەتوای لێ بمێنیتەوە بەڵێ بەڵام یەک شت هەیە لە ڕێی خوێنن و لە ڕێی کارکردنەوە ڤیزا ئاسانترە بکرێت لەمە دووە چونکە ئەڵمانیا کارمەندی ئەوێ ئێمە دموگرافیەکەمان زۆر گۆڕاوە پیرمان زۆر زیاترە گەنجەکانمان نییە کە کارەکان بکەن خاصن ئێستا ئەو گەنەراسیۆنی بوومەکانی 60ەکان و 70ەکان ئەچن تەواو ئێستا ئەم ساڵانی داهاتوو کارە نامێنن ئەو کارانە کێ بیکە یعنی دەستی کاری زۆرتری ئەوێ ئەو کاتە داوا لە گەنجی وڵاتانی دیکەکەنەوەی دەیانەوێت دەتوانن کار بکەن بێنە ئەڵمانیا لە کارنامەیەم کابینە تازەیەدا ئەمەی تێدایە گەنجی وڵاتانی تر بەرنە ئەڵمانیا لەوێ ئیقام و مافی پەنابەرێتیان پێ بدەن. بەڵێ زۆر باشە. ڕەوشی بژێوی خەڵک لەوێ چۆنە ئێستا لە سایەوەی کە 6 مانگە کابینەکە پێک ناتووە و ینی بژێوی خەڵک چۆنە؟ ئایا گرانی هەیە؟ هەڵبەتە دەزانین لە ڕێگەی خزم و کەس و ناسیا و ئەوەمانەوە لەوێ بەڵام بۆ بینەرانمان ژیان لەوێ چۆنە؟
وەڵا زۆر قورستر بووە چونکە ئێمە ئێستا لە ژیانێکیان دوای کۆرۆنا دوای شەڕی ئوکراینە هێشتا لە شەڕی ئوکراینەیان ئەو شانسە گەورەیەمان هەبووە کە حکوومەتی پێشوو من ئێستا ئەمە ناڵێم کە خۆم ئەندامی حیزبی سەوزم ئەمە وا ئەیڵێم لەبەرەوەی هەرچی مجللە و جەریدە و تەلەڤیزۆنەکانی ئەڵمانیاشە ئەیڵێنەوە کە حکوومەتی ئامپڵەکە حکوومەتی پێشوو باشترین حکوومەت بوو کە چەند ساڵە زۆشتی باشیان کردووە کە توانویانە ئینڤستێکی زۆریان کردوتە تیجارەی بڵێن ئۆکۆلۆگیەوە کە ئەو کارەبا لە ڕێی ئەو کارەبای پاکە وەریگرین ئێمە بتوانین بەبێ ئەوەی غازی وڵاتانی تریش ئەو کارەبای وڵاتەکی خۆمان بە پێویست دروستی کەین هێشتا 100% بە زۆر زۆر هەڵناوێکی باشمان ناوە ئەم 3 ساڵی ئەخیر کە ڕۆبێرت هابێک وەزیری تیجارە بووە ئەم شتانی بردە پێشەوە کارەبا ئێستا بە نمونە عینەن سعرە پێش 2017 سعری 2017 لە کاتی کۆرۆنای زۆر زۆر بەرز بوو بە کاتی شەڕی ئوکراینە زۆر زۆر بەرز بووە زۆرشت گران بووە چونکە کەم هەیە ڕێگای لیفەکەتەکان یعنی کە لە وڵاتانی ترە و لە سیناوە لە ئەمریکاوە کە بێن ئێستا ئەمریکا گومرگیشی زیاد کردو لەسەر ئەوروپاش جوابی یاوەتەوە گومورگی شتەکان لەسەر ئەمریکا زەی کرد بازاڕی ڕۆژان ڕاستی گران کردووە هاتووانی سیاسپاس کە مەگەر لە کوردستان بوویتایە شیرینیمان پێتەکڕی لەبەرەوەی پارتە ڕکابەرەکەتان دەنگی بەدەست نێنە دەزانم پێتان خۆشە زۆرتان پێخۆشە سپاس دەکەم سپاس بە زانیاریەکانە سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان خۆش بێ خۆشەویستان بەردەوامین شوێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتان